زانم ئێستا خەریکی چیت هەر بەجددی پێشووتر شتێکم بینی لە فەیسبوک بڵاو بۆ ڕسمێکە کە خەیاتیەکەیت و ئەو شتانە خەڵک وتی ئەمە تەنیا بۆ فەیسبوکە بەڕاستیش هەر لە خەیاتی نازانی ئێستا من بزانم خەریکی چیتی لە خەیاتیە زانی یان چی. سوپاسانەکەم ڕێزم هەیە بۆ هەموو بینەرانی بەڕێز. من خەیات نیم، ئەو ڕسمێک کە بڵاو بوویەوە کاتی خۆی کەمپینی هەڵبژاردنم بۆ گۆڕانە کرد لە هەریر بوو، هەری لە منتەقەی هەولێر لە یەکێک لە کەمپینەکانی هەڵبژاردنا بوو. ئەگەڕام لە بازاڕە داوام لە خەڵکەکە لە دوکاندارەکان هەموو دەنگ بە گۆڕان بدەن. چوومە دوکانێکەوە، دوکانێکی خەیاتی بوو، کۆمەڵێک گەنجی بەڕێزی خوێنگەرمی خۆتا ئاسایی تیا بوو، بە زۆر بردمیانە ژوورەوە، چاییشان بۆ هێنام و ئەوانە و کۆمەڵێک گفتوگۆمان کرد و دواییکە لە برادەرەکان خاوەن دوکانەکە پێشنیازی گوتی ئەبێ ڕسمێکمان لەگەڵا بگری لە سەر مەکینەی خەیاتیەکە کە ڕسمەکەمان تەواو کرد تیانە بێ خۆش ڕسمێک بگری. ڕسمێکیان گرتم لە ڕاستیە هەر ئەوان ڕسمەکەیان بڵاو کردەوە، هەر ئەوانیش پێیان وتم چی بکە و چۆمەکە. دوای ڕسمەکەیان بڵاو کردەوە و ڕسمەکە زۆر بڵاو بووە لە فەیسبووکە. وا ئەو بۆچوونە لای خەڵک دروست بووکە من خەیات بووێتە، من خەیات نیم و خەیاتی هیچ لێ نازانم. نا لێ نازانم وەڵی کەمێک هەردەسی وردەکاریم هەیە، مەسەلەن ئەو دوگمەهینانە خراپە بێ خۆم چاکیانەکەم، بەڵام خەیات نەبووم و بڵاو بوویەوە بۆچوونە دروست بوو. بەڵام من خەیات نەبووم، بەس پێشتر تەنەکچی بوو، یعنی هەر لە مناڵیەوە تاوەکو پێشەوەی بچمە زانکۆش لە سەردەمی زانکۆشە کاری تەنەکچێتی و حەدادی و ئەوانەم کردووە و تا گەیشتەوەی فترێک کارگێکی موبەڕیدێشم هەبوو دواتر دابڕام. ئێستا چی یەکەم باشە بەشی دووەمی اقتصادەکەت ئێستا هیچ شتێکی فەرمیم نییە، هیچ شتێکی ڕسمیم نییە، باشە، بەڵام لەگەڵ ئەوەشا من یەک دەقە بێ ئیش نیم، یعنی کەم و زۆر بەشدارم لە هەندێک ئەوە نییە لە کاری خێرخوازیە بەردەوام چالاکەم ئیشەکەم لە هەر مەجالێکە، لە کەمپینی کۆکردنەوەی هاوکاری و هەندێک کاری تەندروستی و دروستکردنی نەخۆشخانە و گەیاندنی هاوکاری بە خەڵک و ئەوانە بە خەڵکێکە پێویستی پێێتی بەردەوام ناوەست. من لەگەڵ ئەوە شاخەریکی خوێندنەوە و نووسین و ئەوانە بم، لە خۆپیشاندانە بەشدارە بم، لە کۆڕ و کۆبوونەوەی خەڵکا بەشدارە بم. ئەمانە ئێستا ئیشەکان.